سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە کتێبێک دەکەم کە کتێبێکی شیعری ئینگلیزیە، بەڵام نووسەرەکەی کوردە و یەکێکە لە دڵخوازترین کتێبە شیعریەکان بەلای خۆمەوە. ئەویش بیتێ لە کتێبی Letters from the Silent Girl لە نووسینی هەورین وەسفی. ئەم کتێبە لە ساڵی 2018 بڵاو کرایەوە و پێما بێت تا ئێستا هەموو چاپەکانیشی فرۆشتووە، ئەوەندێ من ئاگاداری بم. ئەم کتێبە ڕاستە نووسەرەکەی کوردە و لە کوردستانی بڵاو کراوەتەوە، بەڵام هەموو شعرەکانی بە ئینگلیزی نووسراون. ئەمەش شتێکی دڵخۆشکەرە. سەرتاش کە کتێبەکەم بینی هاوشێوەی چەند نووسەرێشتر بەڕاستی سەرسام بووم، پێم وابوو کە پێویستە بخوێنمەوە. ئەوە بوو کتێبەکەم دەستخست و بوو بە یەکێک لە باشترین کتێبەکان کە لە بواری شێعر خوێن بێتمەوە بە زمانی ئینگلیزی. چەند خاڵێک هەن کە بەلای منەوە وا دەکەن ئەو کتێبە کتێبێکی مەزن و کتێبێکی نایاب بێت. یەکەمیان ئەو کتێبە کتێبێک نییە کە بۆ منداڵان نووسرا بێت، یاخود کتێبێک نییە کە تەنانەت هەرزەکارەکانی شتێک تێبگەن. ئەوە ڕاستە لەوانەیە هەندێک جار بە حاڵەتێکی لاوازدا بنرێت کە کتێبێک نەبێت گشتگیر بێت، بەڵام لە هەمان کاتدا ئەوە کتێبێکی باشیش پیشان دەدات کە کتێبێک بێت بۆ گەورەکان نووسرا بێت، کتێبێک بێت بۆ ئەدڵتەکان نووسرا بێت، واتە ئەوان زیاتر لەگەڵی تێکەڵ بن. من خۆم هەست دەکەم کە ئەو کتێبە بەهۆی هەم زمانەکەی کە شێوازی زمانەکەی جیاواز لە هەندێک لە کتێبەکانی پێشتر کە خوێندوتمەوە، هەم زمانەکەی تا ئاستێک قورسترا. هەمیش پەیامەکانی هەست دەکەم کە پەیامەکانی ناوی ئەو پەیامانە نین، یان ئەو مەبەستانە نین کە تەمەنی خوار 15 ساڵی ڕوبەڕوویان دەبێتەوە، بەڵکو دەتوانم بڵێم 15 بەرەو سەرەوە، یاخود زیاتر بڵین 18 بەرەو سەرەوە ڕوبەڕووی ئەو چێشان دەبێتەوە کە لەڕێی شعرەکانەوە لەم کتێبە باس لێوە کراون. هەرچەندە خودی نووسەری کتێبەکە کچە و لە ناوەکەشیدا دیارەکە تایتلی کتێبەکە Letters from the Silent Girl، واتە دیارە کە شعرەکان لە پۆینت ئۆف ڤیوی کچێکەوە زیاتر نووسراون، بەڵام پێم وابێ گشت جێندەرەکان سوود لەو کتێبە دەبین و بە جۆرێک لە جۆرەکان ڕیلێتدا یاخود پەیوەستە بە ژیانی ئەوانەوە. یعنی کتێبەکە زۆر جوان پێم وابێ پەیوەست دەبێت بە گشت جێندەرەکان، تەنها بۆ کچان نییە، بەڵکو هەموو جێندەرەکان پێم وابێ سوود و قازانج و کەلکی لێ دەبینن. خاڵیشترکە لەبارەی ئەم کتێبە زۆر بەدڵمە، زۆر کەم لە کتێبەکانی تریش بەدیم کردووە، چه ئینگلیزی چ کوردی. لە کتێبە شیعریەکانی تر زۆر کەم ئەوم بەدی کردووە. زۆر جار کتێبە شیعریەکانی تر باس لە خودی کەسی بەرامبەر دەکەن، یاخود باس لە حاڵەتە گشتگیرەکان دەکەن. یعنی هەندێک حاڵەتی ژیان هەن کە گشتگیرن، ڕاستە گرفتن، ڕاستە ئەوانش بە جوانی باسییان کردووە. ناڵێم ئەوان کتێبەکانی تر خراپن، بەڵام کە ئەوان باسی گشتگیریەکان دەکەن شتێکی زۆر جیاواز نییە. بەڵام ئەو کتێبە بەڕای خۆم شتێکی زۆر جیاواز بوو. من خۆم وام هەست دەکرد کە ئەو شتە تایبەتمەندێکی زۆر جیاوازە لەبارەی ئەو کتێبە. ئەویش هەست دەکەم ئەو کتێبە تەرکیز دەخاتە سەر مێنتاڵەتی خودی خوێنەر خۆی، یعنی نەک ئەوەی خوێنەر خۆی گفتوگۆ لەگەڵ خۆی بکات، نەخێر، بەڵکو هەست دەکات ئەو بابەتانی ناوی باس لە مێنتالیتی و هەستکردن و بیرکردنەوەکانی ئەو کەسن. یعنی زۆر جار ئەگەر بەنمونە باسی لێ بکەین، زۆر جار خەڵکان تووشی کێشەیەک دەبنەوە کە لەوانەیە بۆ نمونە لە ڕووی داراییەوە هیچ مشکلیان نەبێت، لەوانەیە لە ڕووی بڵێن خۆشەویستی و هەر بابەتێکی ژیان هیچ کێشیان نەبێت، بەڵام لە ناخیان مرتاحنین، لە ناخیانەوە حەز دەکەن کە بەتەنیا بن. ینی لە ناخیانەوە هەندێک هەستیان بۆ دروست دەبێت کە دەتوانم بڵێم هیچ لێکدانەوەیەکی منتیقی بۆ نییە. ئەو کتێبە تەرکیز دەخاتە سەر ئەو بابەتانە. یعنی من خۆم کە کتێبەکەم دەخوێندەوە هەستم دەکرد کە لە هەندێک شوێن بابەتی وا وروژێنراوە کە ئەگەر لەلایەن خەڵکێکی ئاسایی باسی بکەیت، لەوانەیە پێی سیر بێ بڵێ تۆ باسی چی دەکەیت. ینی ئەو بابەتانە هەر بابەتی واقعی نین، بابەتێک نین کە دروست بکرێن و باسییان لێوە بکرێن. بەڵام دەبینی خات و هەورین لە ڕێی شعرەکانی ناو ئەم کتێبە زۆر بە جوانی فۆکسی خستۆتە سەر ئەو بابەتە مێنتالیانە، یاخود ئەو بابەتە خەیاڵی و مێشیانە کە تەرکیزێکی کەمیان دەخرێتە سەر، یاخود دەتوانم بڵێم لە کۆمەلگا بەتایبەت لە کۆمەلگای کوردی کە کۆمەلگایەکی تا ئاستێک عەشایەرە کەم باسییان لێوە دەکرێت. ئەو زیاتر چۆتەنا ئەو بابەتانە کە بابەتی دەرونی و بابەتی خەیاڵین. و ئەمەشان دووبارە پێوەستە بە خاڵێشتر کە ئەویش فۆکس خستنە سەر خودی پرۆبلمەکەیە و لە هەمان کادا دانانی چارەسەریشە. یعنی وەک گوتم بابەتێک هەیە کە لە مێشتی مرۆڤدا ڕوودەدات. زۆر جار ئەو بابەتە دەبێت بە پرۆبلم، یان دەبێت بە کێشە و گرفت. ئەو باسی لەو کێشەیە کردووە، فۆکسی خستۆتە سەر ئەو کێشەیە، بەڵام لە هەمان کاتدا حەلەکەشی داوە. یان لەڕێی شعرەکانەوە هەست دەکەی کە شعرێک هەیە دووسێ کۆپلەیە، هەست دەکەی هەم بابەتەکەی وروژاندووە هەمیش حەلەکەی داوە. ینی زۆر جوان پێم وابێ لەڕێی ئەم شعرانەوە هەستێکی زۆر جوان بەوە دەدات کە خودی ئەو هەستەی هەیە، یاخود ئەگەر تۆ ئەو هەستەش نەبێ پێم وابێ ڕیلێتیدا و پەیوەستە بەوەی تۆ کە
زۆرە هەستێکی جیاوازت هەیە لە ناخی خۆت کە ناتوانانی بۆ ئەوانتر دەڕێ بڕی، بەڵام دەبین لە ڕێی ئەم شعرەوە هەستەکەی خۆت بۆ ڕوون دەبێتەوە کە ئەو هەستەی تۆ چۆنە و حەلەکەش بۆ دەدۆزرێتەوە. یعنی ئەمە خاڵێک بوو کە وای کە کتێبەکە 100% پلا بەرز بێتەوە، کتێبێک بێت بەلای منەوە زۆر گرنگ و زۆر پێویست بێت. خەڵشتی سەرباری ئەوەی کە کتێبەکە هەندێک بابەتی زەحمەت دەگەێنێت کە زەحمەتە باسییان لێوە بکرێ و زمانی گەیاندنەکەشی زۆر باش. زۆرجار من هەندێک لە کتێبە ئینگلیزیەکان بە تایبەتی دەخوێنمەوە، تەنانەت ئەوانەی کە نووسەرەکەیان خودی ئینگلیزیشە دەبینی هەڵەی ڕێزمایی تێدایە، یاخود دەبینی لە هەندێک لە وشە و ماناکان زۆر تێک ناکاتەوە، هەندێک جار دەبینی کە نووسینی زمانەوانیەکە هەڵی تێدایە. ئەوەی لەم کتێب بەدیم کرد کەمترین هەڵە بوو، ینی ئەمەیان بەزدی شتێکی دڵخۆشکەر بوو کە ببینی کەمترین هەڵە لەناو ئەم کتێبەدا ڕوو دەدەن کە لە هەمان کاتدا نووسەری کتێبەکە کوردە وە کتێبەکەش کتێبەی شیعریە و باسەکەشی باسێکی قوڵە. دوایین خاڵ کە لەم کتێبە دووبارە زیاتر بەدڵما ئەویش ئەوەیە کە تەرکیز دەخاتە سەر تاک. زۆر کەم وایە باس لە بابەتە گشتیەکان بکات، بۆ نمونە کێشی تاک لەگەڵ کۆمەلگا، کێشی تاک لەگەڵ خانەوادە یان لەگەڵ هەر بابەتێشتر. زیاتر پێمابێ باس لە خودی تاک و مێنتاڵەتی و هەست و ناخی تاک دەکات. ئەمەشان دووبارە خاڵێکە کە دەتوانم بڵێم تا ئاستێک پێوەستە بە خاڵەکانی پێشتریشەوە، بەڵام دووبارە خاڵێکی جوانە لەبارەی ئەم کتێبە. من خۆم ئەو کتێبە 4 بۆ 4.5 پێ دەدەم، بە یەکێک لە باشترین کتێبە شیعریەکانی دادەنێم. من نووسام ئەحمەدم، تا بەرهەمی داهاتوو تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.